یەکێک لە قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستان کێشەی سوتەمەنی و بەرزی نرخی بانزینە کە جگە لە بەرزی نرخەکەی کوالیتیکەشی خراپە. پەرلەمانی کوردستان دوای ڕاگررتنی دانیشتەکانی بۆ ماوەیەکی کاتی دەست بە کۆبوونەوەکانی دەکاتەوە کە یەکێک لە تەوەرەکانی کۆبوونەوەکە گفتوگۆکردنە لەسەر کێشەی سوتەمەنی و بەرزی نرخی بانزین. لیژنەی تایبەتمەند راپۆرتێک لەبارەی هۆکار و چارەسەری ئەم کێشەیە ئامادە دەکەن دواتر بەڕاستپاردەدەدەنە حکوومەتی هەرێمی کوردستان. لیژنەکانی پەرلەمانی بۆ کێشەی سوتەمەنی لە هەرێمی کوردستان لیژنەی سامانە سروشتیەکان راپۆرتی تایبەت بە خۆیان دەبێت وە لیژنە راپۆرتەکە دەخەنە ڕوو لە دانیشتنی پەرلەمان وە گفتوگۆی پەرلەمانتارانی لەسەر ئەنجام دەدرێت. بابەتەکە بابەتی هەنووکەیە و پەرلەمانی خەڵکە و پێویستیمان بۆ هەیە کێشەکانی خەڵک لەناو پەرلەماندا باز بکرێت بۆ یار لەگەڵ ئەوەی نەکە دانیشتنی ئەمزاری پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتانە ژێکێک بێ لە بڕگەکانی بەرنامەی کار. یەکێکی دیکە لە تەوەرەکانی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان گفتوگۆکردنە لەسەر چارەنووسی مامۆستایانی وانەبێژ و سێیەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان کە لیژنەی پەروەردەخوێنی باڵاژ راپۆرتێک ئامادە دەکەن بۆ ئەوەی بە ڕێگەی چەند پێشنیازێک کێشەی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بکرێت. گرنگە لە دانیشتنی ڕۆژی سێشەمبە باس لێ دەکرێتن بابەتی مەسەلەی مامۆستایانی وانەبێژە و هەروە مامۆستایانی کە بە گرێبەستن و هەروە سێیەکەمەکان کە ئەوانیش داوای دامەزراندن دەکەن ئەوەش پرسێکی گرنگە و لەم دانیشتنەی پەرلەماندا لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا پێشتریش بە دوواداچوونی پێویستی ئەنجام داوە و بڕیارەکە بەیانی راپۆرتی خۆی ئامادە بکات بۆ ئەوەی کە لە دانیشتنی پەرلەمان بخرێتە ڕوو بۆ ئەوەی بزانرێتن کە ئایا چی کراوە و چۆن دەتوانرێت پرسی ئەوان چارەسەر بکرێتن. بەپێی و بەرنامەی کاری بۆ پەرلەمانتاران نێردراوە ڕۆژی سێشەممە پەرلەمان کۆ دەبێتەوە. کۆبوونەوەکەش جگە لە گفتوگۆکردن لەسەر کێشەی بانزین و مامۆستایانی وانەبێژ و سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای سەرپەرشتیەکانی پرۆژەی کشتوکاڵی و دەکات و خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای پیادەی بازرگانی و پرۆژە یاسای بەرەمێنان و هاوردەکردنی بنەتۆ و شەتەڵ دەکا. هۆشمە سادق کوردستان 24 هەولێر.